والله حموشنا حكومة تشاورنا كريه حكومتك اللي راورتي خلقك يا خلقش قبولي كروه خطأ يمية خطأ خلقه خلق قبولنا كايشونا قوارمينا كروه كيجرانيكا بروح حكومتك اللي خدمتي خلقاني هالواجد شاوراني روي ليك خراب تريش والله كهرباء 24 ساعتي اگر بو خدمتي خلق به من پێشواسی لێکم دەستخۆشیان لێکم بەڵام ئەگەر بۆ تاڵانکردنی جیرفانی خەڵق بێ لەلایەکەوە ڕێگان لێگرن دزی نەکەن لەلایەکەوە حکوومەتی عێراق دەستی خستۆتە بینیان ئەهش دەستخاتە بینی ئێمە و بتوانێت بە شێوەیەکی تر دزیمان لێ بکە و جیرفانمان بەبڕێ ئەمە تاوانێکە باوەڕکە لەوانەیە بەڵام شەیتانیش نایکات ئەگەر بەو شێوە بۆ سعرە زۆرە بێنەوەڵە لەبەرەوەی سعرەکەیان زۆر لەسەر خەڵک زیاد کردووە لە بەرژەوەندی حکوومەتەوە گەر بێتیان بە کۆمپانیا کەڵەسێ بەو کارە ئەبێتە بەرژەوەندی و کۆمپانیا و زیاگەش یەگەڕێتەوە بۆ حکوومەت و بۆ بەڕێزانە وڵاهی بەنسبەت کارەباکەوە شتێکی باشە لە هەموو وڵاتێک کارەبای 24 کاتژمێری بەڵام میکانیزمی خۆی هەیە یعنی تۆ کە کارەباکەی بە 24 کاتژمێری بێ بە نرخێک بیدەی بە خەڵک هەموو کەسێک بتوانێت مستەفید بێ لێ هەموو کەسێک بتوانێت استیفادەی لێ بکە ئەگەر تۆ لێرەوە کارەبا بکەی بە 24 ساعتی بە نرخێکی هێندە گران بیەی بە خەڵک نەتوانێت بەکاری بێنێ بەجددی نەبوونی باشترە لەولەر تەوزیع کراوە ناسایی من و ڕەفیقی من ئەڵێ لە مانجێکە 250-300 ئەمڕۆ موسەخۆر چی ئەوە دوای بە 3 مانگ جارێکیش کارەباکەی ئەو نەبێتەوە گرانی کەس ئینەکات ڕازیە بڕوان ناکەم یەک بەشە ڕازی بێ من زۆر ناڕازیم لە موچەکەی لە حکوومەتەکەی لە هەموو شتێکی ئارە وەڵڵا نییە سفرە ئارە وەڵڵا سفرە بەس بۆ خۆیان بەس بۆ خۆی بۆم حکوومەتەکە دار و دەستەکەشی هیچ کەسێکە نییە هەر یەک فلس نایەنێ خوا ڕویان ڕشکە بە خۆیان کارەبایان بۆ نرخی کە دیاری کراوە ناخەیەکی گونجاو نییە بە کەڵکی وڵاتی نایێت بە تایبەتی لەگەڵ موچەی ئێستەیە قەتێک ناگرێتەوە ئەی بەڕێی من بێکارەبایەکە باشترە ئەگەر خەڵک هەمی بایکۆتی بکە و نەیکا باشترە باوەکو موچەکەی لێ نێت هەر لە سەرەتاوە لەو گەڕەکانی کە دەستیان پێکردووە ئەوە نیان بەستایە وا خەڵکەکە ڕازی نەبووە نەوەڵڵا قەت گونجاو نییە لەگەڵ معیشەتی و خەڵکیان ناگونجەکە و خەڵکە ئیشی هەیە کاری هەیە شت هەیە چی هەیە هیچ کەسابەتێک نییە تاوەکو بتوانێت کارەبای 24 ساعتی بەنێ و 250-300 هزاری لێوەربگرن هیچ نەبێ باوەکو مۆلیدەکان کاکەبابی گەین نە 50,000 مانگانە با 50,000 بێ مۆلیدەکان دابن لەبری ئەوێن بە مۆلیدەکە بێن بە کارەبای حکوومیەکە و با 24 ساعتێکە بێت